لەم بەحری فیتنە بەڵکی نەجاتت بدا خودا، داوێنی یا خودا بگرا بەردە ناخودا. بێکەس منم کەسێ لە زبانم بگانیە، هەمدەم خودا نەناس و دەم پڕ لە یا خودا. ئەمە مەحوی مەزن بەم شێوەیە فەرموویەتی. مەحوی شانازیەکی گەورەی مێژووی کورد، مەحویەکێک لە شاعیرە گەورە و ناودارەکانی کورد و هەروەها ڕۆحانیکە ڕاستەقینە کە ماوەی 2 ڕۆژە دوێنێ و لە هەمان کاتدا ئەمڕۆژ دیدارێکی تایبەت بە مەحوی ساز کرا لە شاری سلێمانی بۆ گفتوگۆکردن و قسەکردن لەسەر ئەم دیدارە پڕ لە شانازیە. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا سالار کەس نەزانی، ئەندامی لیژنەی زانستی دیداری مەحوی و لە هەمان کاتدا سەرپەرشتیاری کتێبی مەحوی و ڕازی گەردوون کە چاپ کراوە و بڵاوکرایەوە لە دیداری مەحویدا. مامۆستا گیان سڵاوت لێبێ و زۆر بەخێر بێت. زۆر سپاس. سڵاو لە جەنابەت، سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات. کاکڕەوەنجان سپاس بۆم دەرفەتم. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بەڕێزت ماندوویت و 2 ڕۆژە خەریکی دیدارەکەن و سپاس کە ئەم کاتت بە ئێمە بەخشی و هاتیتە کورسات مەگەزین و باسێک لە دیدارەکە بکەین. مامۆستا بیرۆکەی دیدارەکە لەکوێ هات؟ چۆن بیرتانەوە کردەوە کە دیدارێک بۆ مەحوی ساز بکرێت و ماوەی 2 ڕۆژ بێت لە شاری سلێمانی؟ بەڵێ زۆر سپاس. سەرەتا گەر باسی بیرۆکەی دیدارەکە بکەین کاکڕەوەند، ڕێکخراوی بەرزجا بۆ گرنگیدان بە مێژوو ڕێکخراوێکی ناحکومیە هەستاوە بە سپانسەرکردن و بە بیرۆکەی ئەم کارە. ئەم ڕێکخراوە پێشتر هەڵبەتە ئەگەر باگراوندێکی باسکەین 2 دیداری تری گەوریان کردووە، دیداری ئەحمەد فایزە زانکۆی سلێمانی، هەروەها دیداری کاک ئەحمەدی شێخ زانای شریعەت پیری تەریقەت لە تەلاری هونەر. لە دوای ئەوە بیریان لەوە کردەوە کە فیگەر و کاراکتەرێکی گەورەی ناو مێژووی ئەدەبی کوردی و ناو بزاوی ڕۆشنبیری کوردی بهێنرێتە پێشەوە. ئەمجارە دیدارێکی لەسەر بکرێت بۆ ئەوە دیارە مەحویان بە شیا و زانیوە وەکو شاعیری کلاسیک وەکو قۆناغی دۆمی کلاسیک لە ئەدەبی کوردیدا. ئەو بەڕێزانە لە ڕێکخراوی بەرزجا دیارە بڕیاری ئەویاندا پەیوەندیان بە کۆمەڵێک لە نووسەر و توێژەر و لە کۆمەڵێک ڕۆشنبیرەوە کرد. لەوانە پەیوەندیان بە ئێمەشەوە کرد بۆ تاوتۆکردنی بابەتەکە بە شێوەیەکی گشتی. لە دوای 1-2 دانیشتن لەگەڵ بەڕێزان کاک هاواری شێخ ڕەوف و ئەو بەڕێزانی کە ستافن لە ڕێکخراوی بەرزجا، ئێمە گەیشتینە ئەوەی کە دەستمان کرد ئیتر لە بیرۆکەوە بوو بە کردار. پرۆسەکە لە بیرۆکە بوو بە کردار. چەند لیژنەیەکمان دروست کرد، زیاتر 2 لیژنە بەلای ئێمە گرنگ بوو بۆ ئەم دیدارە. لیژنەیەکی باڵا بۆ سەرپەرشتیکردنی کاروبارە کارگێڕی و کاروبارەکان پەیوەندیەکان و ئەوانە، لیژنەیەکی زانستی بۆ پەیوەندیکردن بۆ سەرپەرشتیکردنی لایەنە زانستیەکەی دیدارەکە. ئێمە وەکو لیژنەی زانستی پێک هاتبووین لە 3 کەس، بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەلی تاهیر بەرزنجی مامۆستای بەشی کوردی لە زانکۆی سلێمانی، سەرۆکی لیژنە هەروەها دکتۆر تەحسین حەمەغەریب و بەندە سالار کەس نەزانی. ئێمەش لەناو خۆمانە بیرمان لەوە کردەوە کە بۆ دیداری مەحوی پێویستە دیدارەکە بە شێوەیەک بێت لە شان و شکۆی مەحویدا بێت. ئێمە بتوانین خزمەتێ بکەین کە جێدەستێک دیار بێت. بیرمان لەوە کردەوە کە پەیوەندی بکەین بە کۆمەڵێک کەسایەتیەوە کە ئەوانە قوڵ بوونەتەوە لە مەودای مەحویە، کە خەڵکانێکن بە شێوەیەکی گشتی ئێمە بانگەوازێکمان بۆ نەکرۆک و دیدار و کۆنفرانسە زانستیەکان کە لە زانکۆکانی کوردستانە بەڕێوە ئەبرێ. هەوڵماندا زۆر زانستی تر بێکارەکە. لەبەرەوە خۆمان پەیوەندیمان کرد بە نوخبەیەکەوە، بە دەستە بژێرێکەوە لە نووسەران لەوانی کە مەحویناسن یان مەحویزانن و شارەزان لە بواری مەحویدا. بەشێکی زۆر لەوانە چەند کەسێک لەوانە پێشتر سابقە و پێشخانی ئەویان هەیە کە لەسەر مەحوی کاریان کردووە. بۆ نمونە لەوانە بەڕێز دکتۆر ئەحمەدی مەلا کە ناوێکی دیاری ناوبزوتنەوەی ڕۆشنبیری کوردیە، لە ساڵی 1999 تێزی دکتۆراکەی لە فەڕەنسا لەسەر مەحوی پێشکەشکرۆ بە ناوی مەحوی لە نێوان زاهیرێت و باتینەت و وێنەی مەعشوق لای مەحوی. هەر بۆ ئاماژە یەکێک لەو کەسانی کە ئەندامی گفتوگۆی ئەم تێزەی دکتۆر ئەحمەد بووە مارتن ڤان بروسن بووە، نووسەری کتێبی ئاغا و شێخ و دەوڵەت و چەند کەسێکی تر، هەروەها دکتۆر ئیبراهیم ئەحمەد شوان و ئەوە دواتر هێنە سەر ناوی کەسایەتیەکان. ئێمە پەیوەندیمان کرد بۆ کەسانی کە شارەزان و قوڵ بوونەتەوە لە مەحویا و ئەوانش بە سوپاسەوە داواکە ئێمان قبوڵ کرد و ماوەیەکمان داپیان بۆی تۆژینەوەکانیان بنێرن و پاشەوە ئێمە کارمان لەسەر تۆژینەوەکانیان کرد و ئەم دیداری لێ دەرچووە کە ئێستا 2 ڕۆژە لە شاری سلێمانیە خۆشبەختانە بە شێوەیەکی سەرکەوتوانە بەڕێوەچێت. دەستخۆش مامۆستا گیان. مامۆستا بەڕێستان وەکو سەرپەرشتیاری کتێبی مەحوی و ڕازی گەردوون، چۆن باس لە مەحوی مەزنەکەن، چۆن وەسپی ئەوەکەن و ئەگەر شعرێکیشتان ئامادە کردبێ یا جیاتان کردبێتەوە لە شارەکانی مەحوی پێشکەشمانکان فەرموو.
وڵا هەڵبەتە من زۆر لەوە خۆم بە بچووکتر ئەزانم و بەکەمتر دەزانم کە باسی وەصفی مەحوی بکەین بەڵام مەحوی وەک خۆی ئەفەرمێت وتی میوەی بەهەشتا شیعری مەحوی خدا نەبڕێ لە باخم داری بەردار. شیعرەکانی خۆی چواندووە بە شێوەیەکی ڕەوانبێژی، شیعرەکانی خۆی چواندە بۆ میوانی کە لە بەهەشتا هەیە. میوەی بەهەشتیش بەوە ناسراوەکە جۆرەکانیان بێژمارن و تامەکانیان بێ ئەندازن، تێست نەکراوە، تام نەکراوە، زۆر جۆرە. لەبەرەوە ئەگەر سەیری شیعرەکانی مەحوی بکەین بەڕاستی جیهانێکە لە ڕەوانبێژی، لە تەسەوف، لە ڕۆچون بە ڕۆحی مرۆڤە، لە ئاین ناسی. مەحوی کارکتەرێکی زۆر گەورە و مەزنە لە ناوەندی ئەدەبی کوردیا. لەبەرەوە ئێمە بە خۆشحاڵیەوە پێمان وا بوو کە ئەمە خزمەتێکی گەورەیە بە ڕۆحی مەحوی. ئەگەر ئێمە شتێکمان بۆ بکرێت لەم کاتەیە ئەرکی سەرشانی خۆمانەوە ئەبێت جێبەجێکین. باشە بەرزتان وەکو سەرپەرشتەری ئەم کتێبە 1500 ژمارەی لێ چاپ کراوە و لە ماوەی 2 ڕۆژی دیدارەکەیە بڵاو کراوەتەوە و ئەوەندەی ئاگادارم کە دابش کراوە بەسەر میوانەکانە. باسی کیم کتێبە مامۆپی باسی بیرۆکیم کتێبە و ئەم کتێبە چی لە خۆگرێت؟ بەڵێ طبعا هەموو دیدارێکی زانستی کە ئەکرێت ئەبێ بەرهەمێک و ئەنجامێکی لە دوای خۆی بەجێ بهێڵێت جگە لە ئەنجامە معنەویەکان کە لە لای خەڵک بەجەستە بووە، ئەوەی کە لە بیرەوەری و یادگەی خەڵکەکان و بەشداربووانە ئەمێنێتەوە ئەوە بابەتێکە. بەڵام بابەتەکەی تریش ئەوەیە کە ئەو توێژینەوانەی پێشکەشەکرێ بەو دیدارە گرنگ ئەوەیە لە ناو کتێبێکە کۆ بکرێتەوە بۆی ئەو کتێبە وەکو خەرمانێکی تری زانستی لەپاڵ ئەو ئیشانی ترا کە لەباریم ئەو کەسایەتیەوە ئەو کارکتەرەوە کە کراوە پێشتر ئەمیش بڕاتە ڕیزی ئەو خەرمانە زانستی و خزمەت بکەم. ئەم کتێبە پێک هاتووە لە 10 توێژینەوەی زانستی. ئەتوانم بڵێم 10 توێژینەوەی زانستی زۆر ئاست بەرز کە هەموو خەڵکانی تایبەتمەند نووسیوانە. تایبەتمەندی ئەو کتێبە ئەوەیە کە ئەو بەڕێزانی ئەو توێژەرانی کە لێکۆڵینەوەکانیان لەناو ئەو کتێبەیە نووسیوە تایبەتمەندن بە مەحوی و چەند کارێکی تریان کردوە پێشتر. هەرێکێک لەو توێژەرانە لە بوارێک لە بوارەکانی مەحوی ناسیە توێژینەوەکانیان پێشکەش کردووە. هەندێک توێژینەوەی تایە لە ڕۆ فەلسەفێکەوە، هەندێک توێژینەوەی تایە لە ڕووی تەسەوف و عیرفان و معریفەوە، هەندێک توێژینەوەی تایە کۆی گشتی ئەم بابەتی تەسەوف و معریفەیی بەستۆتەوە بە تیۆرە تازەکانی ڕخنەی ئەدەبیەوە. ئەتوانم بڵێم توێژینەوەکان زۆر ئاسبەرزن. ئەم توێژینەوانە پێمان باش بوو لە چوارچەوەی کتێبێکە، لە دووتۆی کتێبێکە بە تیراژێکی زۆر سپاس بۆ ڕێکخراوی بەرزجاکە ئەرکی دارایان گرتە ئەستۆی خۆیان و ئەو کتێبیان دابش کرد بەسەر ئامادەبووانە بە بێجیاوازی و جێگای ڕەزامەندی خۆشحاڵی ئامادەبووانیش بۆ ئەو کتێبە. ئەوەندەی کە ئێمەوە فیدباکمان وەرگرتووەتەوە لە ئامادەبووان یەکێک لە ئینجازەکانی ئەو دیدارە زانستیە. ئەتوانم بڵێم ئەم کتێبێت چونکە ئەو کتێبە ئەمێنێتەوە ناو کتێبخانەی کوردیا بۆ نەوەکانی داهاتوو، هەروەها توێژەران، مامۆسایانی زانکۆی، خوێندکارانی دکتۆرا و ماجستێر ئەتوانن زۆر بە ئاسانی وەکو سەرچاوە دەستیان پێی بگات و بەکاری بێنن. باشە باس لە نەوەکانی داهاتوو کردەگەر ئەکرێت بڵین هەم ئەم کتێبە هەم ئەم 2 ڕۆژی دیدارەکە تایبەتە بە مەحوی بە نەوەکانی ئێستا نەوەکانی داهاتوو بوترێت ئەمەیە مێژووی ئێمە، ئەمەیە مێژووی کورد. زۆر ڕاستە. ئێمە ئەگەر ئەو بەڕێزانی کە هاتوونەتە دیداری مەحوی و ڕازیگەردوون بەڵگە فیلمێکمان لەسەر خودی مەحوی و ژیانی مەحوی ئامادەکرد بوو. وێزگەکانی ژیانی مەحویمان بە شێوەیەکی کورت و چڕ پیشانی ناوەکانی ئێستا داوە و بۆ داهاتوش کە بمێنێتەوە. ئەو ژیانەی مەحوی خۆی لە خۆیان کۆمەڵێک دەرس و کۆمەڵێک ئەوەی تایە کە ئێمە بتوانین سوودی لێ وەرگرین و نەوەکانی داهاتوومان چاو لە ژیانی ئەم کاراکتەرەمان کەن و بزانن کە لەناو مێژووی ئەدەبی کوردیا کە کەسایەتێک و کارکتەرێکی ئەوە گەورەمان هەیە شایانی ئەوەیە کە لێکۆڵینەوەی لەسەر بکرێت. باش مامۆستا ئەوەی کە مەحوی جیاکاتەوە لە هەر شاعیرێکی تر یا شاعری سەردەمی خۆی چییە؟ ئەکرێت بڵین بیری ڕخنەگریەکەیەتی؟ مەحوی یەکێکە لەو شاعیرانی کە ئەتوانین بڵین لە دوای نالی و سالم و کوردیەوە کە ئەوان ئەگەر دروست بێ ئەو دەستەواژەیە بە سێ کوچکەی قوتابخانەی بابەندە ئەندێن، مەحوی لە دوای ئەوانەوە بە کارکتەرێکی گرنگی ناو ئەو درێژە پێدەری ئەو قوتابخانەیە دانرێت. مەحوی لە سەبک و ستایلی خۆیان تایبەتمەندێتی هەیە، خۆی نەدۆزیوەتەوە لە ناو شێعری نالی و سالم و کوردیا، توانیوێتی ڕێچکەی خۆی بگرێت و ئەو ڕێچکەی خۆی سەرکەوتوو بووە لە ناو ئەدەبی کوردیا. کۆی توێژینەوەکانی ناو ئەم کتێبە و ناو ئەم دیدارەش هەڵبەتە جەختیان لەسەر ئەم بابەتەوە ئەم لایەنە کردووە. جا من ئەگەر کات هەبێت حەزەکەم ئاماژە بۆ و هەوڵانی تر بدەم کە پێش ئێمە پێش ئەم دیداری مەحوی و ڕازیگەردوون کراوە
ئەگەر کاتە بێت ئاماژەی بۆدەم. هەڵبەتە دیداری مەحوی کراوە لە ساڵانی هەفتاکان و لە 2000ەکانەشە دیدار بۆ مەحوی ساز کراوە. لە هەشتاکانە کتێبی مەحوی لەبارەی مەحوی لووتکەوە ژمارەیەک نووسەر و دەستەبژێر لە ئەدەبی کوردیا بەژاریان تێدا کردلاوانە ڕەحمەتی دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ، حەمە ساڵح دیلان، کاکەی فەلاح، حەمە کەریم هەورامی، مامۆستا عومەر مەحوی، دکتۆر عەبدوڵڵا ئاگرین، ئەوەندەی ئێمە ئاگادار بین و لەبیرمان بێ ئەم کۆمەڵە توێژەرە ئەو کتێبیان لەسەر شعری لەسەر شەرحی شیعرەکان کرد کە کاتی خۆی خوا لێ خۆش بوو کاکە حەمی مەلاکەریم ئەو شەرحەی کردبوو. ئەمانیش جارێکی تر سەر لە نوێ ئەم کاریان کردەوە لە ساڵی 2000 و پێم وابێت 2006 یان ئەگەر هەڵە نەبم ساڵێک پێشتر بێ بە سەرپەرشتی بەڕێز دکتۆر عەبدوڵڵا ئاگرین کە خۆی نەوەی مەحویە و پرۆفیسۆری بواری ئەدەبی کوردیە لە هەولێری پایتەخت لەو کاتانە دیدارێکی تر کرا بۆ مەحوی ئەوش بە هەمان شێوە کۆمەڵە توێژەر بەشداریان لەم دیداری پێشووتریشا کردووە. ئەبێ ئاماژە بۆش دەین جگە لەم دیدارانە ژمارەیەکی زۆر توێژینەوە لەسەر مەحوی کراوە، هەم لە شێوەی نامی ماستەر و دکتۆرا، هەم لە شێوەی توێژینەوەی سربەخۆ لە گۆڤار و ڕۆژنامەکانی دەرەوەی زانکۆکانی شار ڕۆشنبیرەکانە. ئەمانە کۆی گشتی هەمویان پرۆسەیەکی تاواکاری یەکترین. ئەم دیدارەی ئێمە ئەتوانم بڵێم جیاوازێکی لە دیدار و لە کارەکانی پێشتریش هەبووە. دیدارەکەی ئێمە ئەوە جیاوازەکێتی هەموو ئەو کەسانی کە ئێمە بانگێشمان کردوون تایبەت بوون بە مەحوی و تایبەت بوون بە جیهانی مەحوی و پێشتر وەکو باسیشم کرد خۆیان قوڵ بوونەتەوە لە مۆدای مەحویە. دەستۆر مامۆستاجیان سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئەمە دەبوونێت ئیلاک و ماندوو بوون بەم زۆر خۆشحاڵ بووم، زۆر سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ ئەمە سپاسی ئەو بەڕێزانە بکەم کە بەدەنگمانەوە هاتن بۆ دیداری مەحوی بە توێژینەوە بەشداریان کرد. سپاس بۆ ڕێکخراوی بەرزجا کە هاوکاری و سپۆنسەری ئەم کاری کردووە و سپاس بۆ ئەو بەڕێزانی کە هەموو ماندوو بوون و 2 ڕۆژە بە بەردەوامی لە دیداری مەحوی ئامادە بوون، هەروەها کەناڵەکانی ڕاگەاندن و ئێوەی بەڕێزیش کە ئەرکتان کێشا. زۆر سپاس بۆ تۆ مامۆستاجیان، دەستە خۆش بێت، زۆر خۆشحاڵ بین، سپاس بۆ بەدەیت.